نایسەوە جەژن ئامادە کراوە چەند ڕۆژێکی بەخوا هیچ ئیمکانەتی نەشتیان بۆ دابینکەم دەسەڵاتم نییە. لە یەکێک لە ماڵەکانی گەڕەکی تانزەڕۆی شاری سلێمانیم لەم ماڵە چیرۆکێکی جیاواز هەیە. باوکێک بۆ چاودێریکردنی دۆخی تەندروستی کچە نەخۆشەکەی قوربانی بە خۆیدا و دەستبەرداری کەسابەت و مەعیشەتەکەی بووە. من بۆ وردەکاری لەسەر ژیان و گوزەرانیان ئەچمە لای خۆی ئەگەر هاوکارم لەگەڵ مابێت. کاک محەممەد سڵاو لێبێت. سپاس دەکەم گەردانیشێت کاک محەممەد. ئەگەر باسی دۆخی ژیان و گوزەرانی خۆتانم بۆ بکەیت. وەڵام سەرەتا بەخێوەستەشەمبارە دۆخمە هیچ باش نییە بەخوا شەش خێزان و کرێچێتی و لەباردۆخی زۆر ناخۆشە مناڵێکی سەرجەگەی نەخۆشمەیە و چاوەڕێکە بزان کەرمی خۆی گەورەکەم ئینشەڵڵا. مناڵەکەت لەکەیەوە نەخۆشە و ئایا چارەسەری هەیە؟ چارەسەر هەیە بەڵێ لە 2009 تووشە حاڵەتە هاتووە لە کێشەیەکی خێزانی تووشاتەوە مناڵەمە. دەوترێت سەردانی وڵاتی ئێرانیش کردووە بۆ چارەسەر ئایا ئەوان هیوای ئەویان پێداوی کە تەندروستی باش بێت؟ بەڵێ بە پێوایان پێدامەوە مودە 1 ساڵیان بۆ داناوە دێ ساڵە بێ 2 مانگ جار بێم هەتا چارەسەر عیلاجتی خۆی چاکە بێتەوە. بۆ هەر سەفەرێک بۆ وڵاتی ئێران چەندە پێویستە؟ وەڵی 850 دیاری پێویستەکە خێخوازدا بینەکە من ناتوانم دەسەڵاتی وم هیچ ئیشکارێکم نییە لەبەر مناڵە نەخۆشەکە لە ئیشەکەش دابڕامە چکە ماتۆری سێتایشم بۆ فرۆشمە لەبەر خاتم مناڵە نەخۆشەکەم. ئەگەر کەسێک یارمەتیدا بکاتە سەرکارێک ئایا دەتوانی کەسابەت؟ وەڵی ئامادە بەس کێشەکە مناڵەکە نابێ خۆم خەریکە من جگەی چەند ساڵەکە خۆم خەریکی نەخۆشی و عیلاجی بەکارێنەوە خۆتان بە دیمانەکەتان بینی خۆم عیلاج و دەرمانی بەکارێنم هەم خۆم خەریکێ بە. کرێچیشیت ئەگەر کەسابەتێک نەکەی چۆن کرێخانەکە دابین؟ وەڵی خێرخواز نەیدا من ناتوانم دەسەڵاتم نییە 150 کرێخانەوە مانگەش خێرخوازە بە میدامێک لە کرێکانەکە خوا خێری بنووسێ. کاک محەممەد شتێک هەبووە مناڵەکەت داوای بکات و نەتوانی بۆی دابین کەیت و لە دڵت دەرنەچێت؟ ئەرە وەڵا زۆر داوایشتی کرد چکە نەخۆشە حەزی لە هەموو شتێ ئیمکاناتی ئەوەم نییە دەسەڵاتی ئەوەم نییە نایسەوە جەژن ئامادە کراوە چەند ڕۆژێکی بەخوا هیچ ئیمکانەتی نەشتیان بۆ دابینکەم دەسەڵاتم نییە. ژیان چی لە تۆ سندەوە؟ خۆشبەختی بەخۆ هینە مناڵە ئاوات و ئاوەتانی ئەو مناڵم بە زووتری کارچی بێتەوە نزگەی 3 ساڵ شەوی مەکتەبەکەی وا ڕۆشتووە ناتوانم بچۆم مەکتەب توانێ بە نییە ئەیسەوە دەرزێشتم بۆ کرد بۆ خۆی هێور بۆ خەوی لێکەوت. کاک محەممەد ئێوە بە ئەسڵ خەڵکی کوێن؟ ئێمە خۆمان لە عەسڵ خەڵکی ئەتر لە 91 حتا 2020 لە کەلا دانیشت 2020 هاتمەتە سلێمانی خۆم لە عەسڵ 2091 لە کەلا هەتا 2020 لە کەلا 2020 هاتمەتە سلێمانی مدە 5 ساڵ لێرەم. کاک محەممەد ئاوات و خۆزگەیەک هەیە لە ژیاندا چاوەڕێی ئەوی بێتە دیت؟ وەڵی هەروە خۆشبەختی مناڵەکەمەوە هەر ئاواتمەوەتانی خۆ ئێمەشی توش خەمۆکی من ناڕەحەتی کردە خێزان شمەخات تووشی شەکر و زەختە شادۆمۆڕی خەفەتی و مناڵەوە چکە هەر شتێکی ویستە بێ ئامادەیکەمێ ناتوانێ ئێمەش دەسەڵاتی ئەومانە نییە.